بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. إيمان داراني خوشويست، بردوامين لسر شرحي كتاب من هالبجاردني 222 جوهر مرواري لفرمودكاني هردو بيشوا مسلم وبخاري قشتنا جماري حديثي قشتنا فرمودي جمارة 200 ناو نشانكي لقنجينكاني بهشت. عن أبي موسى رضي الله عنه قال قال لي رسول الله صلى الله عليه وسلم: ألا أدلك على كنز من كنوز الجنة؟ أبو موسى أشعري صحابي بريزي في غمر صلى الله عليه وسلم خوالي الرازي به أفرمي في غمري خوشويس من صلى الله عليه وسلم بي وتم آية بيت نليم گەنجینەیەک لە گەنجینەکانی بەهەشت چییە؟ گەنجینە یعنی ئەزان یعنی ئەو شتێک کە خڕێکەی کە هەڵیەگری ئاڵتوونە زیوە شتک بە نرخەکانی ماڵەکەت پێ ئەوترێ گەنجینە. ئایا پێت نەڵێم گەنجینەیەک لە گەنجینەکانی بەهەشت چییە بۆ خۆت خڕیکەی بۆ خۆت هەڵیگریا لەیسەوە؟ ئەڵێ منیش وتم بەڵێ پێم بڵێ ئەی پێغەمبەری خوا. قلت بلى يا رسول الله. قال لا حول ولا قوة إلا بالله. فرمووی لا حول ولا قوة إلا بالله گەنجینەیەکە لە گەنجینەکانی بەهەشت. ئینسان ئەم زیکرە دائیم هەوڵدا بیڵێتەوە و ئەم زیکرە زۆر بەرهەمی هەیە. ئیمامی بوخاری ژمارە 6409 و ئیمامی مسلم ژمارە 2904 ئەم فەرمودەی گێڕاوەتەوە. بەڕاستی لا حول ولا قوة إلا بالله یەکێکە لە گەنجینەکانی بەهەشت. ئێمە بەپێی تەجروبە بەپێی ئەوەندەی کە ئەزمونمان هەیە لەو بوارەیە، من تەجروبەی خۆم و تەجروبەی هەندێک کەس باسەکەم. هەندێ مامۆسای بەڕێز لە کاتی خۆیان من گوێم لیان بووە باسییان کردووە کە خەڵک هاتوۆتە لایەن کێشەی هەبووە، جۆرەها کێشە، جۆرەها مەشاکل، هەر لە نەخۆشیەوە، هەر لە کێشەی کۆمەڵایەتیەوە، هەر لە ئیتر هەر کێشەیەکی تر، هەر لە کێشەی دەرونیەوە. جاری وا بۆ کەسەکە کێشەی دەرونی هەبووە، ئەڵێ پێم وتووە بەیانیان 100 جار بڵێ لا حول ولا قوة إلا بالله، ئێوارانیش 100 جار بڵێ لا حول ولا قوة إلا بالله. دوای 2 مانگ بێرەوە بۆلام ئینشاء الله ڕزگارت بووە. ئەڵێن بالفعل ڕزگاری بووە لەو کێشەی کە هەی بووە و هاتوۆتەوە و توێتی الحەمدولله مامۆستا ڕزگارم بوو لە خوا بەزیاد بێت. من مسلمانێک تووشی نەخۆشیەکی زۆر ناڕەحەت هات، دوور لە ڕووی جەنابتان خوا بتان پارێزێ و لەگەڵ منی بەندەیە، تووشی نەخۆشی سەرەتان هات، سەرەتانی ئێسقانیش کە دکتۆرەکان پێیان وتبوو ئێسقانەکانی پوکاوەتەوە، یعنی تاخیر ئاگای لە خۆی بۆ ئێسقانەکانی پوکاوەتەوە و پێیان وتبوو لە لای خۆی نابەس لە لای کەسوکارەکەی وتبوو یعنی لەم مانگە لە هەر دەقەیەکە لەم مانگە لەوانەیە لە کوتوپڕێکە لە کوتوپڕیشە گیانی دەرەچێ و تاو. بەس تەنیا هەڵگرتنی لەسەر جێگاکەیەوە بۆ ناو سەیارەکەی لەبەر ئەوەی بیبن بۆ لای دکتۆر، بەس تەنیا هەڵگرتنی سەعات و نیمێکی ئەخەیان کە هەڵیان ئەگرت هەتایان خستە ناو سەیارەکە، چونکە هەر چۆن بجوولانایە ئەو هاوارێ کرد، یعنی ئێسقانەکانی هەر تەواوی کردەوە. یعنی وەک ئەوە وایە ئێستا زەلامێ بێنە هەموو جسمی چەسپی لێدە، چەسپ هەر چۆن قورسیش بێ هەر چۆن بیجوولنە لەوانەیە لەلایەکەوە بشکێ. یعنی حاڵی زۆر خراپ، یعنی لە وەصف ناکرێت لە خراپی حاڵە. من لەو حاڵەتە چووم سەردانم کرد، سێرم کرد، زۆر وەزعی خراپە و ئەوانە ئیتر هیچ چارەسەرێکم نەبوو ئیلا ئەوە نەبێت دوعای خێری بۆ بکەمەوە پێم وت بڵێ لا حول ولا قوة إلا بالله. ئەم زیکرە لە زمانت نەبڕێ، لە زمانت نەبڕێ، چونکە ئێستا تۆ هیچ پەنایەکت نییە لە خوا زیاتر، هیچ حەول یعنی هیچ هەوڵێ
وهيج قوتك نما إلا بخوا وزياد خوي هر إنسان بردوام بحول قوته بردوام بلام تو ئێستا زۆر زۆرتر ظاهیر لە بەردەم تا هیچ ئەسباب و هۆکارێکش نییە بۆیە زۆر جار بڵێ لا حەولە ولا قووەتە نە هەوڵ و نە هێز هەیە ئیلا بەکێوە نەبێ ئیلا بالله ئیلا بەخوای پەروەردگار نەبێ تەسەوڕەکەن چەند ساڵی بەسەرا تێپەڕ بوو ئەمە نەک مانگێک نا دکتۆرەکانتیان لەم مانگە نەک مانگێک نا بەڵکو سوپاس بۆ خوای پەروەردگار دوای ئەوە کە خۆی دائیم ئەیوت ئەو لا حەولە ولا قووەتە ئیلا بالله ئێوە ماشا الله ئەیوت لەگەڵ وتنیان ڕۆژ بە ڕۆژ هەستمە کرد بۆ زەمبەرەوە باشاچی سوپاس بۆ خوا ئێستا وەک خۆمان ساغە ماشا الله يعني تصور ناکرێت تصور ناکەی باوەڕ بکە يعني باوەڕ ناکەی کە ئەو گۆڕانکاری کە بەسەریا هات ئەمەش فەزڵی خوای پەروەردگارە خۆشەویستەکانم و بەرهەمی ئەو ذیکرە پیرۆزەیە کە کەنزێکە لە کەنزەکانی بەهەشت کە کەنزێکە لە کەنزەکانی بەهەشت فەرموودەی ژمارە 201 لە ذیکرەکانی خەوتن عن حذيفة كري يمان صحابي في غمر صلى الله عليه وسلم وأبو ذر عن حذيفة وأبي ذر رضي الله عنهما هر يان صحابي رسول الله صلى الله عليه وسلم قال فرميان كان رسول الله صلى الله عليه وسلم إذا آوى إلى فراشه قال بسم الله اللهم باسمك اللهم أموت وأحيا كان رسول الله صلى الله عليه وسلم إذا آوى إلى فراشه قال باسمك اللهم أموت وأحيا وإذا استيقظ قال الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور إمام البخاري جمارة 6312 وإمام مسلم طبعا إمام البخاري لحذيفة ويجريته روايتك إمام البخاري وايا وإمام مسلم لأبي ذر ويجريته لجمارة 6325 هەردووکیان لە پێغەمبەرەوە ئەیگەڕنەوە کەوا پێغەمبەری خوا کاتێک بچوایەتە سەر جێگا پێش ئەوەی بنوێ پێش ئەوەی بخەوێ ئەیفەرموو چی؟ ئەیفەرموو بسمك اللهم ئەموت وأحیا بەناوی تۆ ڕەبی ئەوە من ئەمرم و زیندوو ئەبمەوە چەند خۆشە چی تەسلیم بوونێکە چی تەسلیم بوونێکە تۆ ئاوا خۆت تەسلیمی خوای پەروەردگار بکەی كاتي أخوي بلي باسمك اللهم أموت وأحيا زور قرنقا خوشة ويسكانم وكاتيك إيش هل أسي بخبر دي في غمري خواه صلى الله عليه وسلم أما يأود أي فرمو الحمد لله الحمد لله واتسواس استعيش بخوا الذي كأحيانا بعدما أماتنا كزيندوي كردنو باش أو مرانديني مردن يعني خوتن بەشێکە لە مردن سوپاس بۆ ئەو خوایی کە زیندوی کردینەوە پاش ئەوەی کە مراندینی وإليه النشور ئێمە دڵنیاین ئاسەی کە لە چی کاتێکا تو چی تەکەوێتە بیر ئێمە دڵنیاین چۆن خوا ئێسا مراندینی شەو و ئێسا لەم بەیانیە زیندوی کردینەوە دڵنیابن کەوا بە هەمان شێوە ئەمان مرێنێ مردنە قوولەکە و زیندویشمانەکاتەوە ئەمانیش گەڕێنێتەوە بۆ لای خۆی وإليه النشور ئەلەو لەحزەت و ئەمە ئەڵێ یعنی ئیتر دائیم دڵت ها لای قیامەت ئەزانی مردن زیندووبوونەوەی لە دوایە وەکو چۆن خەوتن هەڵسیانی لە دوایە یعنی ئەمە تەجروبەیەکی بچووکە لە دنیا کە ئینسان ئەخەوێ و هەڵ ئەسێتەوە بۆ ئەوەی بزانی دائیم لە بیرت بێ کەوا ڕۆژێک دێ ئایشمریت و جارێکی تر زیندوو ئەبێیتەوە جارێکی تر خوای تەعالا ئەتگەڕێنێتەوە بۆ لای خۆی فرمودەی ژمارە 202 زۆرترین دوعای پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەم دوعایە بووە عن أنس رضي الله عنه قال كان أكثر دعاء النبي صلى الله عليه وسلم اللهم آتنا في الدنيا حسنة
وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إمام بخاري 6389 وإمام مسلم 2690. زۆرترین کات پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم دوعایە کرد، زۆرترین کات دوعایەکە زۆربەمان لەبەرمانە. اللهم آتنا في الدنيا، طبعا لقرآن ربنا آتنا في الدنيا حسنة، لحديثكش اللهم آتنا في الدنيا حسنة. هر كاميان بلي هر اعتيادية، هر كاميان بلي اعتيادية. لقرآنك ربنا يا، لحديثك اللهم يا. جار جار بلي ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار، وجار جار بلي اللهم آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. پروردگار پێمان ببەخشە لە دنیا چاکە و چاکەکاری، و لە ئاخیرەتیشا هەر چاکەمان بە کەرەم بکە و بە نەسیب بکە، و لە ئاگری دۆزەخ بمان پارێزە. یعنی ئەم دوعایە زۆر بکەن خۆشەویستەکانم، پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر کردوێتی، معناکەی زۆر گەورەیە. طبعا ئەم دوعایە لەسەر چی دابەزی؟ خوای پەروەردگار لەسەر چی دایبەزان؟ ئەصحابەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم ماوەیەک نەئەهات بۆ نوێژی بۆ نوێژ. پێغەمبەر صلی الله علیه و سلم پرسیاری کرد، فەرمووی ئەوە فڵانە کەس بۆ دیار نییە؟ وتیان وەڵڵا ئەی پێغەمبەری خوا نەخۆشە. ئەی فەرمووی بۆ پێتان نەوتم، با بچین سەردانی بکەین. لەگەڵ هەندێک لە ئەصحابەکانە چوون بۆ سەردانی ئەو سەحابەیە، رسول الله صلی الله علیه و سلم و سەحابەکان. کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو سەحابەیەی بینی تەماشای کرد، حەساو کە نیوەی سەنگی دابەزیوە، یعنی هەر تەواوی کردووە، هەر تەواوی کردووە. ئەرێ فەرمووی تۆ چیەکەی؟ بۆ وات بەسەرە هاتووە، لەم ماوە کەمە بۆ وات بەسەرە هاتووە. زۆر عەجایبیات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی تۆ ئیلا شتێک تووتووە، ئیلا دوعایەکت کردووە، بۆیە ئەم یعنی وەکو خوا ئاوا باریکی لەم شێوەی داوەتە سەرتە. وتی وەڵڵا ئەی پێغەمبەری خوا ماوەیە کە هەر دوعای ئەواکە مەڵێم خوایە چی باری قیامەت هەیە لە دنیا بیدە سەرما، بۆ ئەوی لە قیامەتە هیچ بارێک نەدێتە سەرما. هەی وتی ماڵ باوکت ئاوا، تۆ لەکوێ بەرگە ئەگری؟ تۆ لەکوێ بەرگە ئەگری؟ بۆ وا بڵێ؟ تۆ دائیمەن بڵێ ربنا آتنا في الدنيا حسنة، خوای تعالی ما آیەتەی دابەزان، وفي الآخرة حسنة، خوایە لەم دنیایش چاکم بۆ بکە و لە ئاخیرەتیش چاکم بۆ بکە و لە ئاگری جەهەنەم بمپارێزە. تۆ بۆ داوا ئەکەی عەزابی قیامەتت بۆ دنیا بێ، لە دنیایە بەسەرتا دابارێت، تۆ بەرگەی ناگری. ئەڵێ ئەو ئەصحابەیە ئیتر ئەم دوعایە ئەخوێنا، خوای پەروەردگار چاکی کردەوە، جارێکی تر باش بوویەوە. جا لەبەر ئەوە خۆشەویستەکان ئەم دوعایە زۆر دوعایەکی پیرۆزە، هەوڵ بدەن ئینشاء الله زۆر جار لە ژیانتانە بیڵێن. فەرموودەی ژمارە 203 چاکترین مسلمان. أبو موسى الأشعري أي جريته رضي الله عنه قال قلت يا رسول الله أي المسلمين أفضل؟ وتم أي بيغمري قوات شي مسلمان شاكترين مسلمانا؟ قال من سلم المسلمون من لسانه ويده. أخرجه البخاري جمارة أنزا ومسلم الجمارة چلودو. فرموي باشترين مسلمان أويك مسلمانان لزماني لدستي باريز راوبن آزار نادا، ودوشت إنسان آزار دا يان باليدانو، يعني بحركات، يعني بفعل بكردار آزاري مسلمانان أدي، يان بزمان وبقصة كردن آزاريان أدي. مسلماني راستقينا أويا نزماني وندسي آزاري مسلمانان نادا. للروايات كتير أو حديثة، طبعا أو حديثة لنا عبد الله كري عمري كري عاصة وهاتوا أفرمي بيغمر صلى الله عليه وسلم فرمي المسلم من سلم المسلمون من لسانه ويده، والمهاجر من هجر ما نهى الله عنه. بخاري جمارة 6484 ومسلم جمارة 40. فرمي واتا يعني بيغمر صلى الله عليه وسلم فرمي مسلمان أو كسيك مسلمانان لدست زماني باريزراون، لزمان دستي باريزراون. طبعا للروايات هي كما وللروايات دوم شهرتك هر وكو يكوايا بلام اللوية كم تنهى عليه من سلم المسلمون من لسانه ويده. للروايات دوما أفرمي المسلم من سلم المسلمون من لسانه ويده. أم جا فرمي وكو أجبرك
يعني ئێستا حاليا کۆچ نەما بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی چی جۆرە کۆچێکمان هەیە فەرمووی کۆچ ئێستا ئەوەیە کەوا کۆچی ئێستا ئەگەر تۆ حەزەکەی بۆت بنووسرێ ئەوەیە کەوا واز بێنی لەو شتانەی کە خوا قەدەغەی لێ کردووە کۆچی ئەو شتانە بکەی کە خوا قەدەغەی لێ کردووە خوا قەدەغەی کردووە لە کافێتریا و لە نەرگیلە کێش تەواو خوا قەدەغەی کردووە لە نادی و لە شوێنی تلیاک و لە شوێنی عەرەق خواردنەوە ئەمانە تۆ دووری لێ بگرە و کۆچی بکە خوای تەعالا هەر شتێکی پێ ناخۆش بوو تۆ وازی لێ بێنە کۆچی بکە ئینشاء الله و کۆچ بۆت حەساوە بە کۆچ بۆت حەساوە و هەوڵیش بدە خۆشەویستەکانم چەندێ بۆتان ئەکرێ زمانتان بپارێزن لە قسەکردن بەرامبەر بە مسلمانان لە ئازاردانیان لە غەیبەتکردنیان لە بوختان بۆ هەڵبەستنیان لە هەر شتێک کە زەرەیان لێدا وەقەتیش بەدەست ئازاری هیچ مسلمانێ مەدە بە قەمچی و بە دەست و بە تفەنگ و بە چەپ بە هەر شتێک بەدەست قەت ئازاری مسلمانان مەدە لە حەدیثەکەی پاش ئەوە کە ژمارە 2204 وشینەکەی با بڵێن ناونیشانەکەی ئەو وشەیەی ئەو وشەیەی لە زمانت دەرەچێ بە کەمی مەزانە أبو هريرة بما نجرته رضاي خوالي بفرمي أنه سمع النبي صلى الله عليه وسلم يقول إن العبد لا يتكلم بالكلمة ما يتبين فيها يزل بها إلى النار أبعد مما بين المشرق والمغرب بخاري جمارة 6478 مسلم جمارة 2988 أفرمي إنسان جاري وهي قصية كا قصية لدمي در أتشي حسابي بوناكا قصك بچوكا بلام بقدر بين ڕۆژ ئاوا و خۆر ئاوا بە قەدەری بینی ڕۆژ ئاوا و خۆر ئاوا بە قوولایی ئەدباتە ناو ئاگری جەهەنەمەوە یەک قسە ئەدکاتە سوتەمەنی ئاگری جەهەنەم وشەیە کە حەسابی بۆ ناکەیت تۆ ئەڵێ ئەمە چییە جا من چیم و تۆ چی بوو ئێ خۆ من غەیبەتم نەکرد لە بەردەم خۆشیە ئێژم ئێمە کەی وتمانە لە بەردەم خۆیان بێژیتی غەیبەت نییە یان باشە تۆ لە بەردەم خۆیان قسەکە ئەکەی لەوانەیە ئەو قسێ ئازاری بدا و حاڵەتێکی بۆ دروستکە خۆی بتوانێت جوابت بداتەوە بەڵام کە لە پشتە ملە بیکەی هەر ئەو قسەیە لە پشتە ملە بکە ئێبێ بە غەیبەت تۆ لە بەردەم خۆیان ئەیکەی بڕۆ لە بەردەم خۆیان بیکە بەس لە پشتە ملە مەیکە چونکە ئەوەی پشتە ملە زۆر خەتەرە کابرا خۆی لەوێ نییە دیفاع لە خۆی بکە جاری وایە تۆ باسێکی مسلمانێکەکەی ئەو مسلمانە ئەگەر خۆی لەوێ بێت دیفاع لە خۆی ئەکا و بەرگری لە خۆی ئەکا و لەوانەیە قسەکەت بە درۆ دەرچێ بەڵام ئەگەر ئەو لەوێ نەوێ احتیمالێ ئەو کەسانەی وا هەر لە دەوروبەرت قسەکەیان لاکەی لەوانەیە باوەڕت پێ بکەن ئەویش خۆی لەوێ نییە تا دیفاع لە خۆی بکە تۆش باوەڕەکەی بە قسەکەیان و یعنی تۆش باوەڕەکەی ئەڵێ وەڵا لەوانەیە ڕاستکە ئەگەر خۆی لەوێ بێت دیفاع لە خۆی ئەکا ئەڵێ با بەوا نییە ئاوایە مەوزوعەکە و لە ڕۆژێکە سەدەها ئەمە مەوزوعانە دێتە بەردەممان ئێمە گومانێکی خراپ بە یەکێکە بین وە بوختیانێکی بۆڵە بەسین یا قسەیەکی غەیبەتێکیەکەین خۆی لەوێ نییە دیفاع لە خۆی بکە ئەگەر خۆی لەوێ ئەڵێ وا نییە وایە ئیتر دەرەکەوێت کە درۆکە کابرا بۆیە غەیبەت زۆر پیسە بوختیان لەوە پیستر و ئیتر دووزمانی ئەنواع و ئەشکاڵ حەدیثی ئەخیرمان ئەمڕۆ 205 باسی دووزمانیە دووزمانی کردن لە تاوانە گەورەکانە عن حذيفة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم لا يدخل الجنة نمام إمام بخاري 6056 وإمام مسلم 105 ناچێتە بەهەشتەوە کەسێک دووزمانی بکە ئەڕاتە لای ئەم قسەیەکەکە ئەڕاتە لای ئەو قسەیەکەکە فیتوفاتەکە لە بین خەڵکە لە جیاتی ئەوەی کە ئیسلاح بکە لە جیاتی ئەوەی کە مسلمانان بناتە یەکەوە طبعا ئەوە لە ڕیوایەتێکی ترێ و حەدیثە لا يدخل الجنة نمام لە ڕیوایەتێکی ترێ لا يدخل الجنة قتات هەردووکی یەک معنای هەیە هەردووکی یەک معنای هەیە یعنی ئینسانی دووزمان ناچێتە باشتر دووزمانی یعنی نەکبەتی و بەدبەختی خوای پەروەردگار بخواتە ناوە جوانەکەی خۆی ڕەحممان پێ بکە هیدایەتمان بدە
دامەزراومان بکە لەسەر دینداریتی لەسەر ئیسلامەتی لەسەر هەموو ڕێگایەکی پاک و جوان خوایە ڕەمەزانمان لێ قبول بکەی لەیلەة القدر کرد بێتە نصیبمان یا رب العالمین آمین آمین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.